ئەکتەرێکی دیکە بۆ ڕۆڵەکەی کرەیتۆس هەڵدەبژێردرێم لەوانەیە بەرواری بڵاوکردنەوەی گادۆڤار بە فەرمی ئاشکراکرابێ و سانتا مۆنیکا دەڵێ یاریەکە دەخێنە سەر دیسک کەواتە گەیمەران دڵخۆشن و مایکرۆسۆفتیش بەردەوامە لە هەندێک فڵتەی گەورە و وەسەرکەوتنەکانی GTA لە بەرزبوونەوەدایە. سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم ئەمڕۆ هەفتەی مانجی هەفتە بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 314 ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بێ تاکە ڕێگە بۆ پاڵپشتیم داگرتنی دوگمەی لایک و سەبسکرایبە فۆڵۆم کەن لە سۆشەڵ میدیا و لەواکیت من کۆپیەک لە یاری GTA 6 دەدەینە دیاری دەکەینە دیاری بۆ ئێوەی خۆشەویست لایک و سەبسکرایب چناڵ بکە و ئەگەر لە کۆمنت بنووسی کردم چانست بەرزتر دەبێتەوە چاوتە ماز دەکەم با دەست پێ بکەین. خۆشەویستانم نرخی یاریەکانش لەم هەفتەیە بەم شێوازێ و دیارێکی لەگەڵا نمونەگەر یاری Call of Duty Black Opsی نوێ بکڕین یاخود Black Opsی 3 لۆ نمونە بە DLC-کەشەوە یەک مانگ پلەیستەیشن پلس وەردەگری بە خۆڕایی لە ڕێگەی ئیسێنشەڵەکەوە و نرخی یاریەکەش هەرزاتی نرخی 25,000 نارە ئێستا دەتوانین بەدەستی بخەین. یاری Black Opsی 3 بە هەمان شێوە بەبێ DLCش بە 15,000 نارە و یەک مانگ ئیسێنشەڵی لەگەڵا. Black Opsی 2 ئێستا حالیان دەتوانی وەری بگری بە 15,000 نارە پلسێکشی یەک مانجی لەگەڵا. Black Opsی 2 بە DLC و 25,000 پلسێکشی لەگەڵا و یاری GTA 6 دەگرێتێ پری ئۆردەری بکەین ڤێژنی ستانداردەکەی گرنتی پاڵسان لەگەڵا لەسەر ئەکاونت 55,000 نارە و ئەکتیڤیش 65,000 نارە کە زۆر هەرزانە. یاری GTA 6 ئەگەبتێ ئۆڵتیمەت ئەدیشنەکە بە گرنتی پاڵساڵ بیکڕی ئەکتیڤەکەی 85,000 لەسەر ئەکاونتیش 70,000 نارە. یاری ئارک سڤایڤەر ئیڤۆڵڤ بە هەمان شێوە ئێستا حالیان بەردەستە هەرزاتی نرخی تەنیا 10,000 نارە کە یارێکی زۆر خۆشە و گەیمەری زۆر دایانەوە بیکەن. جگە لەمانە هەر یارێکتان دەوێت لەسەر پلەیستەیشن ئێکسبۆکس یاخود زارێکت دەوێت وەکو گەیم پاس یاخود خزمەتگوزارییەکانی ستیمت دەوێت یوبیسۆفتت دەوێت هەر شتێک دەوێت لە بواری ڤیدیۆ گەیم سەردانی all for this بکە بە ناوی ژیرۆ بڕۆنە لایەن دیسکریپشن ئەکاونتەکانیان داناوە قسەیان لەگەڵ بکەن باشترین ئۆفەرەکانتان پێشکەش دەکەن. سپاس بۆ all for this بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سەرتاوی یارانەی کە لا هەفتەی ڕابردوو بڵاوکرانەوە لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە. هەفتەی ڕابردوو یاری ئەساسن کریت بلاک فلاگمان هەبوو ئێستا حالیان بەردەستەوە من خۆم ئێستا خەریکی یاریەکەیم یارێکی نازدارە زۆر خۆشە لەسەر تای پلتفۆرمەکان بەردەستە زۆر چێژی لێ وەردەگرێم گرافیک بەڕاستی ئەگەر PS5 پرۆت هەیە زۆر چێژی لێ وەردەگری کە PS5 یاخود ئێکسبۆکس شت هەیە بێگومان چێژەکەی هەر هەیە و یاری پاڵوۆڵت 1.0 بڵاوکرایەوە کە ئەمەش یارێکی زۆر قشت و خۆشە کە کەیفت بە یاریەکانی هاوشێ پۆکمۆن دێ ئەمە باشترین نمونەی ئەنجام بدەیت و لەم هەفتەیە چەند یاریەک بڵاو دەکرێن نمونە یاری فرۆزن شیپ بڕیارە ئەمڕۆ بەردەست بێ لەسەر PC بە شێوەی ئەرلی ئاکسس بەردەستە یارێکی پۆست ئەپاکەلیپتیکە لە جیهانێکی فرۆزن واتە سڤایڤەرە مانەوە لە ژیانە ستی بیلدینگە خۆش دیارە دەتوانی زۆر شت بکەی لەسەر لەم جۆرە ستایڵە یاریانە و کاتێکی زۆری ناو بەسەر ببێ وەروە یاریەکمان هەیە بە ناوی ئیندیگۆ پرۆفەسی یاخود فێرنهایت کە یارێکی کۆنی پلەیستەیشن 2 لەم هەفتەی لە ڕێگەی پلەیستەیشن پلسەوە ئاشکراکرات دێتە سەر PS5 لە ڕێگەی PS2 ئیمولیتەر هەندێکی دیکە دوور درێژتر باسی دەکەم. یاری کەڵتیکمان هەیە ڤێژنی کۆنسۆڵەکەی بەشی یەکەم و دوام لەم هەفتەیە بەردەست دەبێت لەسەر PS5 و ئێکسبۆکس سیریس و سویچ 2 بڵاو دەکرێتەوە. یاری ئەڤەتار لێجندز دە فایتینگ گەیم یارێکی فایتینگە لە جیهانی ئەڤەتار نەک ئەڤەتاری فیلم و ئەڤەتاری ئێربەیندەر و ئەوانە لەسەر پلەیستەیشن 5 ئێکسبۆکس سیریس سویچ 2 PC بەردەست دەبێت یارێکی 2D فایتەرە لەم هەفتەیە بەردەست دەبێت. وەروە یاری فاینەل فانتەسی دە و دەی 2 بەشی دووەمی بە شێوەی HD ڕیماستەر دەکرێنەوە کە یاری تەنیا لەسەر سویچ 2 دوو یاریە بەردەستن یاری کۆنن ڕیماسەکراینەوە لە یادی 25 ساڵی فاینەل فانتەسی دا بڵاو دەکرێتەوە. هەیلۆ کامپین ئیڤۆڵڤ یەکێک لە یاریێک گەورەکانە بڕیارە لە 23 ئەم مانگە بە شێوەی ئەرلی ئاکسس بۆ کەسانی کە پارەیان زیاتر نازانم چییە بڵاو دەکرێتەوە. دواتر هەفتەی داهاتوو دێتە سەر تای پلتفۆرمەکان 28 مانگیاتی کۆتایی هەفتەی دێتە تای پلتفۆرمەکان. یەکەم یاری هەیلۆ دێتە سەر پلەیستەیشن من وەک خۆم زۆر چاوەڕوانم نام لە کۆمپانیا ناردی نازانم یاریەکەم دەدەنێ یا خۆدنا بەڵام day one on game pass ئێکسبۆکس تێ گەرنا لەسەر پلەیستەیشن پێ نرخی $6 یەکێکە لە نازداترین یاریەکانی ئێکسبۆکس لە مێژوودا و شایانیکردنە بە بڕوای من. یاریەکانی پلەیستەیشن پلس لە بۆ ئەکسترا پریمیەم لەلایەن پلەیستەیشن و ئاشکراکران نمونام یاریانەمان هەیە یاری ئەڤەتار فرۆنتیرز ئۆف پاندۆرا
کە نوێترین یاری ئیبسۆف بوو لە جیهانی ئەڤەتار یاخود یاریش تاوا نوێ ئەڤەتارە کامێرەکە یەکەم و کامێرەکە سێم زیاد کراوە بڕیارە لە 21 ئەم مانگا بێتە سەر پلەیستەیشن پلەسی ئەکسترا پریمیەم یاری ڕایز ئۆف ڕۆنین کە ئەمەش پارساڵ بیان پێرا بڵاوکرایەوە لە 15 ئەم مانگا دێتە سەر پلەیستەیشن 5 کە یاریەکە دەست RPG لەسەر ساڵی 1963 ژاپۆنە کاتێک کە جەنگێکی گەورە لە ژاپۆن ڕوودەدا لەلایەن جەماعەتی نیۆ و نینجا گایدن دروست دەکرێت یاری فایرفایتینگ سیمولیتەرمان هەیە بەناوی ئیگنایت کە یاریی سیمولیشنی کۆواپە بە ئەنریل ئینجین 5 دروست کریان تۆ ئاگر کوژێنەرەوەی تیم یاگوژێنەرەوەی خەریکی کوژێنەوەی ئاگری یاریی زۆر قشت و خۆشە بۆ سەربردنی کات چێژی وەردەگری بهێمابی و یارێکمان هەیە بە ناوی مایتی مۆرفین پاور ڕێنجەرز ریتەر ریواینت یارێکی 2D بڕۆلەرە کە پاور ڕێنجەرە بەڵام بەستایلێکی جیاواز نەک کامێرەکە سێم و ئەکشنۆشتانە 2Dە زۆر ئاگەر کیف بە پاور ڕێنجەر نایە زۆر تامیە ناکەی بەڵام ئەگە کیف بە پاور ڕێنجەرز دەیە خۆ لەگەڵی گەورە بیلوانێت چێژی دێ بکە یاری داین لایتی PS4 دێتە سەر ئەکسترا پریمیەمی لە مەفتەیە ڤێژنی PS4ەکەیە کە یاریی کۆواپی بە کۆواپش دەکرێت بە تەنیاش دەکرێن ئۆپن وۆڵدی زۆمبی ئەپاکلیپتە بێگومان داین لایت ئەنگۆ شارەزانە بایان دەیدەزانن سیتیزن سلیپەر 2 ستوارت ڤیکتەر لەسەر PS5 بڵاو دەکرێتەوە لە 28 ئەم یاریە کە سایفایە RPG زۆر لەسەر نازانم تەنیا زانم یاریەکە لەوە خۆت لەم مانگە دەتوانیت تاقیکەیتەوە یاری سنۆ برۆسمان هەیە وەندەرلاند 28 مانگ دێتن یارێکی کۆنی 30 ساڵەیە بە شێوەیەکی 3D دەگەڕێتەوە سەرنجڕا چێژ دیارە سەو هیوادارم گەیمەران چێژی لێوە بگرن دەربارەی پلەسیش دەربارەی پلەیستەیشن پلەس پریمیەم یاخود ئەوی دیکە پێی دەوترێت چی ناوکەم لە بینە لە کوردستان و جیان لە ڕۆژاتی ناوەڕاست دوو یاریمان هەیە دێت پلەسی پریمیەم کە هەمومانجی یەک و بەجارە کردیانە دوو خواخێریان بنووسیم هەردووچیان هەردوو یاری PS2 نە پێم وابی نمونە یەکەچیان پیسای ئۆپسە بە ناوی دەبیت نایت The Mindgate Conspiracy دەچە PS4 و PS5 لە 21 حەف بڵاو دەکرێتەوە یارێکی کۆنی 2004 سایکیک پاوەرە ئەوەتە بە مێشک هەندێک هێز و توانە بەکاردێنی یارێکی ئەکشنی کلاسیکە زۆر سەرنجڕاکێش دیارە پێم وانێ منەوە یارم کردبی بەڵام جوان دیار بوو لەوانەی تاقیکەمە بەڵام ئەو یاری کە 100 دەیکەم ئیندینگۆ پرۆفسیە کە یەکەم یاری کوانتیک دریمە ئەو جەماعەتی هەڤی ڕین و ستایل یاریەکانی کوانتیک دریمدانوانێ بینیوی مەسەن وەکو ئەنتڵدۆنیا یاخود یاریانەیە کەەوە چیڕۆک زاڵە گەیم پلیت کەمە ئەمە یەکەم یاری ئینتراکتیڤیان بوو کاتی خۆل ساڵ 2005 دروستیان کرد کە زۆر نازدارە خۆش دیارە یارێکی کۆنی PS2 حەز دەکەم تاقیکەمە بزانم یاریەکە چۆن نییە بێمە سەر گەیم پاسی چەند یاریەکەیە و یارێکی ڕەشکرایەوە پێشتر بڕیار بڵاویکەنە نمونە Call of Duty Vanguard FC26 Abysses RV Variet تۆنی هاکی پرۆسکەیتەری 3 کە 1 ئەلان کرا بەڵام 3 ئەنی 1 نازانم لە لاکە هەندێکی کە دوور درێژتر باسی دەکەم لەگەڵ Winds of Arcania Call of Duty Vanguard شایانی کردنە FC26 ئەگەر تا کوێسان کردیان ئێستا کاتێتی جا بێنە سەر هەواڵەکانی پلەیستەیشن و گەورەترین هەواڵیشمان لەوانەیە گەیمەرانی گاروڤار زۆر دڵخۆش بکات لەبەرەوەی لەم هەفتەیە لە ئەکاونتی فەرمی سانتا مۆنیکا لە تویتەر یاخۆ لە ئێکس ریپلای پۆستێکی خۆیان کرد نووسیان کە we can confirm God of War Laufey will be available on disk ئەمەش بەمانای چی دێ کەواتە یاریەکە بە شێوەی دیسک بڵاو دەکرێتەوە واتە پێش مانجیەکی 2028 یاری گاروڤاری لاوفەی بڵاو دەکرێتەوە چونکە لە مانجیەکی 2028 سۆنی دیکە دیسکی یاریەکان بڵاو ناکاتەوە کەواتە یاریە 100% ئەکید پێش مانجیەکی 2028 ئەمە دەمانزانی بەڵام سۆنی بە فەرمیان شای نەکردبوو واتە ئێستا ڕلیز ویندۆیەکمان هەیە کە دەزانین بزە یاریەکەی بڵاوکەوە لە ئێستاوە تاوەکو مانجیەکی 2028 یاری گاروڤار لاوفەی بڵاو دەکرێتەوە پێم مابی 2027ەوە ئاشکرایە بەڵام کی 2027 ئەمە پرسیارەکەیە لەبەرەوەی پێشتر نەیت دەهەیت و جیسن شرایر بە فەرمی ڕایانگەیاندووەکەوە پێشبین دەکەن لە نیوەی یەکەمی 2027 بیم هەندێکش دەڵێن لە چارەجی یەکەمەوە تا لە مانجی 1 و 2 3 کە منۆک خۆم پێمابی لە مانجی چوارە بە بۆچوونی من مانجی چوارە لەبەرەوەی ئەگەر سەری گاروڤاری 2016 بکەین 18 بکەین عفو نەک 16 ئەویش هەر لە مانجی چوار بڵاوکرێەوە ئەپریل بڵاوکرێەوە چکە مانجی 2 یاری فەیبل بڵاو دەکرێتەوە پێمابی سۆنی لەوانەیە بیخاتە سەرەتای مانجی چوار یان سیوێکی 3 حسب تاریخ و وەقت وەشتانە بەس هۆکاری بەڵام ئەو وەڵامەش بە ئەو دەکرێتەوە کە لە سوشال میدیا هجوومەکی گەورە دەکرێتە سەر کۆمپانیای سۆنی لەبەرەوەی بڕیاری داوە کەچی دیکە دیسکی یاریەکان نەهێڵێ یاخو یاری بە دیسک بڵاو نکاتەوە بەڵام جەماعەتی سانتا مۆنیکای بە فەرمی ڕایانگەیاند کە بەڵێ یاریەکەی ئەوان بە دیسکە بڵاو دەکرێتەوە
بەمانای ئەوەی کە یاریەکە زۆری نەماوە پێشەوە بڕیاری سۆنی بواری جێبەجێکردنی یاریەکەیمان بڵاودەکرێتەوە قسەکردنە سەر یاری گارۆڤاری لاوفەی خانمە ئەکتەر دێبرا ئانوۆڵ ئەو کەسێک کە تێدا پاڵەوانە و ڕۆڵی لاوفەی یاخود فەی دەجێڕێت لە یاریەکانی گارۆڤاری بە تایبەتی گارۆڤاری لاوفەی کە پاڵەوانە تێدا وەڵامی هەندێک لە ڕەخنەکانی ئۆنلاینی دایەوە و دەڵێ من سوۆشال میدیام نییە ئەوەش هاوکاریم دەکە بۆ ئەوەی دوور بم لەو جۆرە ڕەخنانەی کە لێم دەگیرێت کە لە بەرچی ئافرەت بکرێتە پاڵەوان و سیرۆکی کوردستان میم دەڵێ من سوۆشال میدیام نییە بۆیە تۆزە دوورم لە جۆر ڕەخنانە بەڵام دەڵێ هەموو کاتێک وەڵای من ئەوەیەکەوە دەڵێ I totally unbothered because I just know it's great. It is okay if it's not your cup of tea, but in no universe it is bad. دەڵێ تێدەگەم ئەگەر ئەمە ستایلی یاریکردنی تۆ نیە خۆت ئەم یاریە بۆ تۆ نیە ئاساییە بەڵام لە هیچ گردونێک ئەم یاریە خراپ نییە مەبەستی ئەوەیە کە ئەگەر ئەو هەڵبژێردرا وەکو ئافرەت کە بۆتە پاڵەوان لە یاریێکی گارۆڤار کە کرەیتۆس تێیدا پاڵەوان نییە دەڵێ ئاساییە بەلات ئەگەر ئاساییبی بەلات ئەگەر کەیفت پێی نییە بەڵام لە هیچ گردونێک ئەمە ناکاتە یاریێکی خراپ واتە بەشێکی زۆر جوان جوابی دایتەوە هەندێکی دەڵێم they just hate to see a woman win دەڵێ زۆر ڕقیان لەوەی دەبێت و ئافرەتێک براوە بێ کە لەوەی زۆر هاوڕانیمە لەگەڵی لە خەبەری لە چۆن دەڵێ لاینی یەکەمی هاوڕامە لەگەڵی کە دەڵێ ئەگەر بەدڵت نییە ئاساییە بەڵام ئەمە ناکاتە یاریێکی خراپە لەوەی لەگەڵ نیمە ئۆکەی من خۆشم زۆر چۆن دەڵێ چاڕوان کراوتین یاریم نییە بەڕاستی وەکو گارۆڤار و کرەیتۆس چاوەڕێ بکەم ئەکیدم لەوەی یاریشی نازادە بێ سانتا مۆنیکا مامۆستانە لە دروستکردنی یاریەکانی گارۆڤار بەڵام حەزم دەکرد کرەیتۆس بە نەک ئافرەت بە نەک لەبەرەوەی ئافرەتە بەڵکو لەبەرەوەی یاریەکە ناوی گارۆڤارە ئۆکەی لەبەر خاتی کرەیتۆسی گارۆڤار بوونی هەیە کرەیتۆس نەبی گارۆڤار چییە دەکرێت یاریێکی تایبەتیانە بۆ دروست کرد بە کە پەیوەندی بە جیهانی گارۆڤاریەوە نەبە یاریی دیکەی ئافرەتیان دروست کرد بە کە ژمارەیان زۆرە بەڕاستی پلەیستەیشن سۆبەی پاڵەوانەکانی ئافرەتن دەکرێت بەڵام بە معنای ئەوەی نییە من ڕقم لە ئافرەت بی کە براوە بی عین تێدەگەم ئۆکەی لە هەردوو لایەن تێدەگەم بەڵام واسایی بەڵام هیوادارشم یاریەکە بێگومان سەرکەوت لە ڕۆژێکەکەمیش بێگومان من هەدەی کڕم پێولەوەی ئەکیدم سۆبەتان هەردەی کڕن یاخود هەر سەیری دەکەن ڕۆژیەکە بێمە سەر خەبەرێکی گەورە بەڕاستی لە مەفتەی ڕوویدا ئەویش کرەیتۆس ڕیکاز دەکرێت لە زنجیرە تەلەڤیزیۆنەکەی ئەمازۆن کە زنجیرەیەکی لایڤ ئاکشنە لەسەر چیرۆکی گارۆڤاری 2010 ڕایان هۆرست کە دە فیلمە نوێیەکەی ئۆرسیشەیە کە زۆرم پێخۆش بوو لەوێ بینیمە فیلمی کریستۆفەر نۆڵان چوومە سینەما بینیم گوتم ئەو ڕایان هۆرستە دەجیتۆریە لە زنجیرەی سانسەڤاناکیشەیە خێزان دەیگۆ پاشتەکەیت ئۆکەی گوتم مانتۆڕەکان تێگەیشت ئۆکەی مهم ئەوە مۆزوع ئەچکێ بەڵام ڕایان هۆرست کە ڕۆڵی کرەیتۆس دەجێڕێت لە زنجیرەکەی لە ناوەڕاستی تەسویرکردن زیانێکی گەورەی بە چۆچی گەیاندووە لە کاتی تەسویرکردن و تووشی پێکان بووە و پێکانەکەشی پێویستی بە کاتێکی زۆرە بۆ چارەسەرکردن بۆش ستودیۆی ئەمازۆن لەگەڵ سانتا مۆنیکا بڕیاریان داوە کە بەڵێ چوار ئەڵقەیان تەسویر کردووە تقریبا ئەو دیمەنانەی کە ڕایان هۆڵستیدا لەگەڵ ئەیتریەسی دەڵێ چوار ئەڵقە تەسویر کراوە هەردووچیان بەڵام بڕیاریان داوە کە دووبارە نەفرێکی دیکە کاس بکەنەوە واتە ئەکتەرەکە دەگۆڕن لۆ دەیانەوێت تاوەکو پاییزی ئەم ساڵ دووبارە دەزە بەرهەمێنانی زنجیرەکە بکەنەوە واتە پرۆدەکشن ڕاوەستاوە ڕایان هۆڵست ئیدی نەما کەسێکی دیکە دەبێتە کرەیتۆس بەڵام دیار نییە جارێک چێەوە پێشم وایە کێشەیەکی گەورە دروست دەکات لە بۆ جیهانی گارۆڤار لەبەروی زۆر بمان داوامان کردبوو کە پاڵەوانی یاریەکانی گارۆڤار و کەسێک کە ڕۆڵی کرەیتۆسی دەجێڕێت ڕاستە ڕەشپێستە و خۆی کرەیتۆس پیپێستە ئەمە بەلامانە لەوەیە من کێشەم نییە ڕاستی ڕەشپێست بیان پیپێست بی لەبەرەوەی ڕۆڵەکی زۆر جوانی هەیە و دەنگێکی نازداری هەیە وەکو کرەیتۆس دەکرێت بە مایکەپ و CG و شتانە CGI بیکەنە پیپێست لەبەرەوەی کرەیتۆس یۆنانی و سپیە عنی معقول نییە کرەیتۆسی بکەی ڕەش بەڵام ئەگە بشی یاساییە بە بڕای من لەبەرەوەی دەنگەکەی و نوانەکەی و هەیکەلی هەوە بەداخەوەشە دیار نییە بەڵام سانتا مۆنیکا لەگەڵ جەماعەتی ئەمازۆنی هیوادارن لە پاییزیان ساڵ دەزە بەرهەمێنانی بکەنەوە بەڵام پێرە چێ 20 ساڵی داهاتوو وە زنجیرەکە زۆر زیاتر دوا بخرێ ترۆیەرێکی سینەماتیک لە بۆ یاری مارڤڵز وولڤرین بڵاوکرایەوە بەڵام ترۆیەرەکە CGە ئەمە گەیمپڵەی نییە وە لەسەر شاوەکە ئەمە گەیمپڵەی نییە تۆزێک لە چیرۆکی یاریەکە پیشان دەدا و لاندێک لە سینەماکانی جیهان لە پێش فیلمی دی ئۆرسیش بە فەرمی ئاشکرا کراوە کە لۆگن پیشان دەدا وێنەیەکی هەڵگرتووە وێنەیەکە خۆی و خۆشەویستەکەیتی یاخود هاوژینەکەیتی کە
چیرۆکانی وڵڤڕینیەکە شارەزابن ئیڵۆگنی دەزانکەوە کێشەیەکی گەورەی بۆ دروست دەبێت لەگەڵ هاوژینەکەی لە هۆکاریەوەی کە وڵڤڕینە و جەماعەتی ئەکسمێن لەی ناگەڕێن حکوومەتەکان لەی ناگەڕێن خراپەکان دەگەڕێن کاکتەرشکی تێدایە کە ناوەکەیم لە بیرنیە بزەوت ئێستا حالیان بەڵام کەسەشکەشی تێدا لە جیهانی وڵڤڕینی کە من زۆر زۆرم بەدڵە بەڕاستی ترۆجەرەکە زۆر زۆر جوانە بەڵام هێشتا پێ دەڵێن سپارکەکەی نییە ئاگرەکەی پێوە نییە کە بڵێم لەوەی ئەکید مەم یارە زۆرترین کۆپی دەفرۆشە ینی هێشتا ئەو ماوەچەنە مارڤڵە بەڵام هیوادارم ئەمەش ببینم و هیواداریشم نازدار دەرچین بێمە سەر خەبارێک هەر پڵی پەیوەندی بە سۆنی خۆیەوە هەیە ئەو فلکس سترایک فلایتە ئەو کۆنتڕۆلەرە گەورەیە زەبەلاحی فایتینگەکەی کە پلەیستەیشن دەیەوێت بڵاوی کاتەوە لەگەڵ یاری مارڤڵ ستۆکان بە فەرمی دواخرا بڕیار بوو لە 6 مانجی هەش بڵاو بکرێتەوە بەڵام دواخرا بۆ کاتێکی نادیار هۆکارەکەش دەڵێ unexpected production delays هۆکارەکەش دەڵێ هەندێک کێشەی بەرهەمێنانمان هەبوو کە چاوەڕوان نەکراو بووە تاوەکو ێستاش نازانین کەی بەرواری نوێکەیە یاخود کینیە بڵاوی دەکەنەوە بەڵام سۆنی دەڵێ لە کارکردن دەیانێت بە باشترین کوڵات ئەوشتە بڵاوکەنەوە هەندێک لە خەڵکی پێیان خۆشە سۆنی ئێستا ئاگرێتێ بەربی بەهۆی بڕیارێک کە دایتیان ئەیش پەیوەندی بە دیسکەوە هەر هەیە بێمە سەر خەبارێکی دیکە کە ماوەی 2 هەفتە زیاترە سۆنی بڕیاری داوە لە مانجیەکی 2028 دیسکی پلەیستەیشن لە بۆ یاریەکان نەهێڵێ کەچی هێشتا سۆشەڵ میدیای پلەیستەیشن و بەگشتی جیهانی ڤیدیۆگەیم هەر گەرمە بەردەوامە لە هێرشکردنە سەر کۆمپانیا سۆنی هیچ پۆستێکی سۆنی نییە لە کۆمنت بن نەنووسرێ نۆ دیسک نۆ بای یاخود هەزاران ڕخنەی جیاواز کۆکردنەوەی مەسەلەن ئێستا کۆمپانیاکان بەڕاستی پێم وایە زۆربیان لە سۆنی زۆر تووڕەنە کاتێک کە پۆستێکی یاریەکانی ئەوان لە تۆڕی ئێکس دەکرێت لە ئینستاگرام دەکرێت لە بەرەوەی کەس باسی ئەوی پۆستە و ئەو یاریە ناکە کە سۆنی ڕکلاین بۆ دەکات هەر هەمووی مناقەشەکە لەسەرەوەی سۆنی بە خۆتدا بچۆ بڕیارەکەی هەڵوەشێنەوە یاخود شتێ بکە من پێشم وایە باشترین شت سۆنی بیکە لە بەرەوەی پێم وایە سۆنی زەحمەتە زۆر ئەستەمە لەو بڕیارەی خۆی پاشگەز ببێتەوە دیسک بگەڕێنێتەوە لە بەرەوەی قازاندێکی هەفتەی ڕابردووە باسکردن کە سۆنی قازانجێک دەکاکە یاریەکان تەنیا بە دیجیتالی بڵاو کاتەوە بەڵام دەکرێت پلەیستەیشن کارێک بکە تۆزێک بۆزاکە هادەکاتەوە باشترین ڕێگاژەوەیە کە بڵێ ئۆکەی لەنەوەی داهاتوو هەندێک پۆلیسیمان هەندێک یاسای نوێ دادنێ لە بۆ ئۆنلاین کە مافی تۆ زیاتر پارێزراو دەبی یاریەکان دەتوانی بکەیتە دیاری لە بۆ کەسێکی دیکە ئەکاونتت هاوبەشی پێکردنەکەی لەگەڵ کەسێکی دیکە زۆر ئاسانتر دەکەین و قانونێک دابنێ کە هەر یاریەک ئەگەر لە ستۆریش نەما کۆمپانیاش ستودیۆیەکەی داخز یان یاریەکە سێڤەری وەستا لە ناو ئەکاونتی تۆ هەر بمینێتەوە و هەر کار بکەن بە شێوەی ئۆفلاین هەر کار بکە و کۆمپانیاکان بە هیچ نەوەک حەقی ئەویان نەبێ بەبێ پرس یاخود تۆ پارەت بە یاریەکدا و یەکسەر یاریەکە بسڕنەوە لە ناو ئەکاونتەکەی تۆ ئەندێک لەو شتانم کە پێم وابی تۆزێک ڕخنەکان کەم دەکاتەوە بەڵام باوەڕ ناکەم سۆنی کاری وا بکەم بە هیچ نەوەک ئەو بەڕێوەبەرایەتی نوێی پلەیستەیشن ئێستا لە حکم بەڕاستی زۆر بە خراپی قسە لەگەڵ هەوادارانی خۆیان دەکەن و فانەکانی پلەیستەیشن بە منیشەوە یەکجار دەی تۆڕێنە هەرچەندە من خۆم یاریەکان بە ئۆنلاین دەکڕم بەڵام بەڕاستی ئەکاونتەکانی پلەیستەیشن هیچ کاتێک سەلامەت نییە ئەگە پاسکی شتدا نابێ سەلامەت نیە من دایمە ترسی ئەوم هەیە ئەکاونتەکەم هاک بکرێ بەڕاستی چکە جارێکم بەسەراتوە بینانەوەش یەکجار زەحمەتە بەتایبەتی لە مەفتێ خبری ئێکسبۆکسە بەڵام ئێستا باسی دەکەم لە مەفتێ کەسێک لە ئەکاونتی ئێکسبۆکس مایکرۆسۆفتەکەی کە وەندرایڤی تێدا گەیم پاسی تێدا بووە دەڵێ چەندین ساڵە نزیکەی 12 ساڵە یاری لەناو ئەو ئەکاونتە کڕیوە و پارەی تێدا سەرف کردووە وێنی خۆی و عایلەکەی لەناو ئەکاونتی وەندرایڤەکە هەبووە ئەو ئیمێڵی ئێکسبۆکسەکەی دەڵێ لی هاکراوە کە قسەی لەگەڵ مایکرۆسۆفت کردووە سپۆرتی مایکرۆسۆفت کردووە کە ئەکاونتەکەی هاکراوە بۆی بهێننەوە لە جیاتی بۆی بهێننەوە مایکرۆسۆفت ئەکاونتەکەی سڕیتەوە لە بەرەوەی دەڵێ ئەکاونتەکە هاکراوە تۆش ناتوانین بچیتە ناوی لە بەرەوەی یاساکانی ئەمەشکاوە ئەکاونتەکەیان سڕیوەتەوە هەر هەموو شتەکانی ڕۆیوە جا ئەم برادەرە هەڵسا لە تویتەر بڵاوی کردەوە زەڵجەیەکی گەورە دروست کرد ئینجا مایکرۆسۆفت سپۆرت هاتە سەخت وتی ئەمە خەریکین بۆت بێنینەوە بەڵام ئەمە یەک دانەیە کە توانی زەڵجە دروست کە ئینجا ئەگەری گەڕانەوەی هەیە بەڵام ئەدی ئەگەر تۆ من نەمانتوانی ئەو زەڵجەیە دروست کە نەسەر کۆمپانیاچیوە ئەکاونتەکەت دەفەوتێت تەنانەت هەر لە مەفتەی کەسێکی دیکەمان هەبوو لە بەرازیل نزیکەی دەڵێ بای 400 دلارێک یاری لە ناو ئەکاونتی مایکرۆسۆفتەکەی کڕیوە بەڵام لی هاکرا مایکرۆسۆفت لی دیلێت کرد مایکرۆسۆفت قانونە قۆڕی هەیە کە ئەکاونتەکەت هاک بکرێ زۆربەی کات ئەکاونتەکەت دەسڕێتەوە هۆکارەکە ژەوەیە کە تۆش ناتوانین بچیتە ناوی لە بەرەوەی ئەکاونتەکە ئاکراوە کە پۆلیسێکی زۆر بەمعنە قۆڕە بێگومان زۆر کەس هێناوێتەوە بەڵام کەسانی پێیان نایەتەوە یەکسەر لیان دەسڕێتەوە
جا ئەو کەسە لە بەرازیل دەڵێ قسە لەگە مایکرۆسۆفت کرد پێیان وتووە کە دەبێت دووبارە بۆ جارێکی دیکە $400 سەرف کاتۆ لە ناو ئەکاونتێکی دیکە ینی پێیان وتووە کە نەیەتەوە تازە بڕۆ یاریەکان با $400 شوێنکە بکڕەوە لە ناو ئەکاونتی مایکرۆسۆفتێکی دیکە ئەوش سوتە دادگا بە دادوەرێکی وتووە کە شتێکی وە بەساتەوە دادوەریش بڕیاری دادگای لە بەرازیل دەرکردووە کە مایکرۆسۆفت دەبێ یان $400 بگەڕێنەوە یان ئەکاونتەکەی بگەڕێنەوە کە بەرازیشی زۆر چاچیان کردووە میهیم دنیای دیجیتاڵی هیچ کاتێک سەلامەت نییە ئەنی من کە یاری بە ئۆنلاین دەکڕم دەزانم ئەگەری هەیە ڕۆژەکە هەیە لێم نەمێنێ بەڵام لە تەمەڵی خۆمە بەڵام بە دیسک ئی خۆتە و مافی خۆتە و کەس ناتوانێت وەرگێتەوە مەگەر دیسکەکە خۆی تێکچێ یاخود بیفرۆشیەوە دەستی دوویان شتێ بکە گەرنا بێگومان پێویستمان بە یاسای زۆر باشترە بۆ ئەوەی مافی گەیمەران و مافی کڕیاران بەڕاستی پارێزراوتر بێ بەڵام سۆنی و مایکرۆسۆفت بەڕاستی زۆر وێرانە بێمەسە خبرێکی دیکە یاری ڕاچێت کلانک بە ناوی ڕنج ڕۆمبڵ کە یاریێکی مۆبایل ڕاچێت کلانکە تڕۆگەرێکی نوێمان هەیە و نێزانیاری نوێشمان هەیە لەسەری کە دەڵێ یاریەکە سەرەتا بە 12 هیرۆ بە 12 پاڵەوان و بە 6 مۆد بڵاو دەکرێتەوە کە یەکێکیان 3 بەرامبەر 3 پێدەوچێت کلەر فوتبۆڵ و هەندێکیان تاوەکو 8 پلەیر بێکەوە لە مۆدێکین باتڵ ڕۆیاڵ یاری دەکەن و دەڵێ یاریەکەش لەسەر ئاپستۆر و پلەیستۆر لە ئێستاوە بەردەستە گەر بتوێ پریڕێجستەریکەی واتە پری ئۆردەری بکەی کاتێکی یاریەکە بە فەرمیاش کراکرا تۆ دەتوانی داوڵاندی بکەی بەشەیەکی فەرمی دەڵێ تاوە کۆتایی ئەمساڵ یاریەکە باڵ دەکرێتەوە بەڵام بەشەیەکی نافەرمی ئەگەر هەندێک شوێن لیکیان کردو دزیان پێکردو دەڵێن بڕیار لە مانجی 5 ئۆکتۆبەر یاریەکە لەسەر ئەندروید و iOS بڵاو بکرێتەوە تام یاریە لەسەر پلەیستەیشن 5 وانە بڵاو ناکرێتەوە تەنیا یاریێکی ڕاچێنە کڵانکی فری تو پلی مۆبایلەکە هیوادارم باش بین بەڵکیفم بەڕاج تەکلانشتی بەڵام کیفم یاری موبایل نێ بە تابێتێکە پلەیستەیشن دروستی بکە هەر زۆر کارەسات دەبیەکیت بێمەسە خبرێکی دیکە یاری ئینفەیمەس 3 بە فەرمی لە سیویەکی مانجی 8 ئەم ساڵ یاریەکە ئۆفلاین دەکرێت سێڤەرەکانی دەوەستێنرێت کەواتە ناتوانانی پلاتینیەمی ترۆفی بەدەست بێنی یاخود ترۆفی پلاتینیەم بەدەست بێنی لەبەرەوەی پێویستی بە مۆدی ئۆنلاینەکەی ئەنجام لە مەفتەیە لەبەرەوەی پلەیستەیشن ئەم خەبەرشتانە و هەڵا بەزمەی هەیە خەڵکێکی یەکجار زۆر هاتونەتە ناو یاری ئینفەیمەس 2 و خەرجی بەدەستێنانی ئەم پلاتینیەمن پلاتینیەمەکەنە لە بۆ ئەوەی لەدەستیان نەچێ تەنانەت لە مەفتی هاتە تۆپی 50 لەو یاریانەی کە زۆرترین یاریان پێ دەکرێت کە یاریێکی کۆنی پلەیستەیشن 3 تەنانەت ئێستا حالیان لە وێبسایتی ترۆفی هەنتەرە تازم نایتی وێبسایتەکە بزەبن لەوێ لە لیست زۆر بەرز بۆتەوە هۆکارەکەژەوەیە کە پێویستە لە ناو یاریەکە 24 مەرحەلەیەکمان هەیە کە پێویستە بچی بیانکەی بۆ ئەوەی پلاتینیەمەکە بەدەست بێنێ بێمەسە خبرێکی دیکە لەسەر بڕیارەکانی سۆنی و EU کمیشنەر ئەو دەسەڵاتدارانی یەکێتی ئەوروپا لە مەفتەیە بەفەرمی ڕانگەیان کە ئەوان توانیان نییە و دەسەڵاتیان نییە و ناتوانن سۆنی بوەستێنن لەوەی کە بڕیاری لەناوبردننی دیسکی یاریەکان جێبەجێ بکەن دەڵێ ئەو توانایەمان نییە و ئەو یاسایشمان نییە هۆکارەکەش بەەوە دەگەڕێتەوە کە دەڵێن هیچ یاسایەک نییە لە یەکێتی ئەوروپا کە ڕێگری لە کۆمپانیای سۆنی بکەن بۆ ئەوی بە بڕیارەکەی خۆی دابستەوە یاخود بڕیارەکە هەڵبۆشێنێتەوە ئەوان یەکێتی ئەوروپا دەرێمە ناتوە هەرچەندە یەکێتی ئەوروپا یەکێکن لە باشترین ئەو شوێنانەی کە بڕیاری زۆر باش لە بابەتی دیجیتاڵی ئۆنلاین دەدەن بەڵام ئەوان دەڵێن ئێمە ناتوانین هەرچەندە لە یەکێتی ئەوروپا کەیسێکی دیکە ئێستا حالیان زۆر گەرمە هۆکارەکەش بۆ ئەوە دەگرێتەوە کەیسی ستۆپ کیلینگ گەیمز کە باسی ئەوە دەکا و یاریانەی کە بە شێوەی ئۆنلاین سەرەتا بەردەست دەبن دواتر سێڤەرەکان دادەخرێ یاریەکە بەردەستیش نابێ یاخود پێویستە مۆدی ئۆفلاین هەبێ بۆ کەسانی کە پاریان بە یاریەکەدا بتوانێت یاریەکە بکەن یەکێتی ئەوروپا دەڵێ ئەم کەیسە لەگەڵ کەیسەکەی سۆنی تاو جیاوازە هۆکارەکەژەوەی کە تۆ کاتێک کە ئەکاونتی پلەیستەیشن دروست دەکەیت تۆ بە هەموو ئەو یاسایانەی پلەیستەیشن ڕازی کە پلەیستەیشن دەڵێ ئامادەیمان هەیە یاخود ئامادەیت هەبێت کاتێ ئێمە دیسکی یاریەکان بگرین ڕاگرین تۆ هیچ دەسەڵاتێکرد نییە بتوانانی سزا ئامادەی یاخود ئەو شتانە سەو هیوادارم باشتر بێ بەڵام باوەڕ ناکەم باشتر بێ وەزعەکە چاوەڕێی سۆنی لەوانەیە داهات و بڕیارەکە بەشێنێتەوە یاخود باشتری بکەم زین چ ڕۆزە کە بۆ خۆم بۆچنی خۆم باوەڕ ناکەم هیچ بکە بەڵام تاکەشت بیکە هیوادارمەوەی کە تۆزێک ئەکاونتەکان سەلامەتر بکەوە تۆزێک قانونی لە خزمەتی گەیمەران بەردەست بخە. بینە سەر هەواڵی یاریەکە سەرەتا بە GTA 6 پێ بکەم خبرێکمانەیە دەڵێن strongest pre-order campaign on record پێشبینیەکان وانە پری-ئۆردەری یاری GTA 6 بەقوەترین پری-ئۆردەر بێت لە مێژووی ڤیدیۆگەیم کە پێشبینیەکان وانە لە هەفتەی یەکەم 31 بۆ 51 ملیۆن کۆپی لێ بفرۆشێ کە یەکجار زۆرە بێگومان ئێستا حالیان پێشبینیەکان وانە 250 ملیۆن دلار لە
ئێستا حالیان پێشبینیەکان وانە لە 3.2 بۆ 5.2 میلیارد دلار لە هەفتەی یەکەمی کۆکاتەوە بە فرۆشی 37 بۆ 51 میلیۆن کۆپی هۆکارەکەشی بێگومان بەوە دەگەڕێتەوە کە GTA 6 هەرچەندە پێشتر ڕامانگەیاند بوو ئێستاش تقریبان پشڕاستکراوەتەوە کە پری-ئۆردەری GTA 6 بەفشە میلیارێک دلاری بۆ ڕۆکستار کۆ کردوێتەوە تاوەکو ئێستا بەڵام لەگەڵ بڵاوبوونەوەشی بێگومان پێشبینیەکانمانە لە 37 بۆ 51 بێ لەوانەشە 51 میلیۆن کۆپی زیاتر لێ بفرۆشێت لە ماوەی یەک هەفتە کە نزیک دەبێتەوە لە داهاتی 5.2 میلیارد دلار کە تێچوو یاریەکە دامان 9 میلیارێک و نیویش بێ تقریبان پارەکە خۆی نایتەوە بە تەڵێکی قازانجەوە پارەی 2 GTA 6 قازانج کردیە بێمە سەر خەبارێکی کار لەسەر GTA 6 جۆن ریچۆ پرۆدیوسەرێک لەسەر یاری GTA 5 و ڕۆدرا و ماکس پین 3 لەمە هەفتەیە لە پۆدکاستی کیاوی تۆکس لەمە هەفتەیە چەند زانیاریش لەسەر فەلسەفەی ڕۆکستا بڵاو کردەوە فیلۆسۆفەکەیان چۆن و چۆنیە کە بۆچی یاریەکانە سەرتا لەسەر PC بەردەست ناخەن دەڵێ هۆکارەکە ئەوەیە ڕۆکستار دژە PC نییە بەڵکو پێویستیان بەوەیە کە دەستی خۆیان تێدا بێ کاتی یاریێک لەسەر PC بڵاو دەکەن و نەک بیدەن ئەستودیۆی دیکە و کۆمپانیای دیکە دەیانەوێت باشترین یاری خۆیان لەسەر هەم پلاتفۆرمەکان بەردەست خەن دەیانەوێت نمونە یاری ڕێدەڕدەمشن 14 ساڵی خەیان تاوەکواتە سەر PC هۆکارەکە ئەوە نەبوو کە ڕۆکستار نەیدەتوانی بیکە بەڵکو دەیویست خۆیان بیکەن کارمەندەکان ڕۆکستار دەیویست خۆیان بیکەن تا کەمترین کێشەی هەبێ و دەڵێم هەرگیز ئەنتی پلاتفۆرم نییە پرۆکستار بەڵکو دەیانەوێت کاتێکی زۆر و خۆیان تەرخام بکەن تاوەکو بتوانم یاریە بکەم یاری داین لایت دە بیست بڕیار بوو vێژنی PS4 و ئێکسبۆکس وەنی لە ماوەیەکی نزیک بڵاو بکرێتەوە بەڵام بە فەرمی ئاشاکرە کە هەردوو vێژنی PS4 و ئێکسبۆکس وەن یاریەکە کانسڵ کراونە و ئەو کەسانی پری-ئۆردەریشیان کردی لەسەر PS4 و ئێکسبۆکس وەن پارەکەیان وەردەگرنەوە چ بە لە ڕێگەی مەسەڵەن دیلەرەکان بی یاخود دوکانەکان بی پری-ئۆردەر کردیان بە شێوەی ئۆنلاین بێ مەسە یاری فۆرتنایتی لەم هەفتەیە چەند شتێک ڕوویدا نمونە یاری کارکتەری دێڤید بێکام بە سکینێکەوە لە یاری فۆرتنایت بڕیارە پێمان ئەمڕۆ دێتە ناو یاریەکە ئەو کارەکەش بێگومان وۆرلد کەپ فیناڵی یاخود مۆندیالە پۆیزن ئایڤیمان هەیە جە لە کارکتەرەکانی جیهانی باتمان کە ئافرەتێکە جلەکەشی زۆر ڕوتە و لەم هەفتەیە کاردانێکی گەورەی لە ئۆنلاین دروست کرد کە بەڕاستی فۆرتنایتیش هاتە ڕیزی جەماعەتی سیمپەکان و سیمپی گەورە دروست دەکات سیم واتە نمونەرە بەو کەسانی حەز دەکەن یاری بە کچان بکەن و دیمەنی ڕوتیان دسمیان ڕوود بێ زلبەرجی کەمیانە بەربێەوە دانسیان بکات دانسەکان لە ئۆنلاین تاقینەوە بوو هەموو کارەکەش ڕەوەی دڵنگا کە جەماعەتی فۆرتنایتی سکینیان لەو ماوەی زۆر نەفرۆشاوی لەوانەیە دەیانێت بەو نوع سکینەکانیان بفزیات بفرۆشن وەکو یاریە چینی و یاری پابجی و یاریە کۆریەکان کە سکینی زۆر سەرنجاکێش و جزاب ڕادەچشتنەوەزەکەی دادەنێ بۆ گەیمەران دەدارەکە بدەم منداڵێکی 10 ساڵ 2 ساڵی حەز دەکات و خۆی بەو شتە ئەنتیکانە گەمە بکە مهم بێ مەسەر خەبەرێکی دیکە یاری ئەساسن کریت بلاک فلاگ ڕووی سنگ بە فەرمی 2 میلیۆن کۆپی لە ماوەی یەک ڕۆژێ فرۆشراوە دەیکاتە یەکێک لە پرفرۆشترین یاریەکان لە ڕۆژی یەکەم لە مێژوودا و بێگومان دەیکاتە یەکێک لە پرفرۆشترین یاریەکانی یوبیسۆفتیش بە هەمان شێوە لە ڕۆژی یەکەم کە بڵاو کراوەتەوە لەسەر PC 99,000 کەس زیاتر یاریەکەیان دەکرد لە کاتێکدا و 84% هەیە لە مێتاکریتیک لە ماوەی ڕۆژێک 2 میلیۆن کۆپی سەرکەوتنیی یەکجار ئەخۆ لە 24 ساعت سەرکەوتنیی یەکجار سەرکەوتنیی یەکجار گەورەیە بەڕاستی گەیمەران شایانی ئەوەنەکە یوبیسۆفت یاری باشترمان بە دروست بکە بەدەبێت یاریە کۆنەکان کە داوامان لێ کردیە بەمە نوێ کاتەوە زۆر یاری هەیە لە بیریان کردێت کە دروستشی بکەن بەڵام هیوادارم وەکو سپلینتەر سێڵ چەند ساڵ دەری خەریکی تاوکەستاویان نەکردوە بێ مەسەر خەبەری ماوس PI for Hire یەکی لەو یاریە دڵخوازانی ئەو ساڵم کە زۆرم بەدڵان لەسەر PC کردم لە بەربەری کۆتاییمە بەڵام لەبەر ئەساس نواز نیناوە زۆر بە چێژە بە فەرمی ڕانگەن کە لە ماوەی 3 مانجی یەکەمی بڵاوبوونەوەی یاریەکە ئێستا حالیان ملیۆنێک کۆپیان لە یاریەکە فرۆشتووە و 50% یاریەکەش لەسەر PC بووە 50% کۆنسۆڵ بووە و لەم هەفتەیە بە فەرمی ڕانگەاند کەوا ڤێرژنی دیسکی یاریەکەشیان بڵاو کردوێتەوە بە هۆکارەکەش بە ئەوی دەگەڕێتەوە دەیانەوێت ڕکابەرێکی گەورەی بڕیارەکەی پلەیستەیشن بکەن و ئەمەش وای کردووە کە یاریەکە زیاتر لێ فرۆشێ بە دیسک چەخۆ یاریەکە تەنیا بە ئۆنلاین بڵاو کراوە هیوادە سەرکەوتنیان بۆ دەخوازمە یاریەکەشتان نەکردێ بەڕاستی یاریی خۆشە نووارە زۆر بەچێژ بوو ڕەش سپیە زۆر خۆش دیارە کۆوی تەکمەوە ئەو کۆمپانیایی ژاپۆنیای کە جیاواز لە کۆمپانیا ئەمریکیەکان زادەم ژاپۆنیەکان زۆر لە ئەمریکیەکان باشن لەبەرەوەی لە جیاتی ئەوەی کارمەندەکانی خۆی دەربکەن بەڵکو زیادی کردوون و دەڵێ لە ماوەی چەند مانجی ڕابردوو یاخود 2 ساڵی ڕابردوو 2500 کارمەندیان کردوتە 3000 و ئێستا هەوڵدن ژمارەکە بەرزکەنەوە بۆ 5000 کارمەند هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کۆمپانیەکان پارێکی باش دەست دەکەوێت و دەیانەوێت خەڵکی زیاتر تعینکەن تاوەکو یاری گەورەتر دروست بکەن ڕێک پێچوانەی مایکرۆسۆفت و سۆنی ئەوانە کە بەردەوام کارمەند دەردەکەن یاری پاڵ وۆرڵد بە فەرمی
ڤێژنی 1.0 بڵاو کرایەوە و توانی زیاتر لە 855,000 کەس کۆکاتەوە کە دیکاتە یەکێک لە یاریانەی کە لەسەستیمی تەقیتەوە بەڕاستی هەرچەندە خۆی یاریەکە بە سەرەتا بە ئێردیاکس کە بڵاو کرایەوە 2.1 میلیۆن بوو بە شێوەیەکی پیکواتە 2.1 میلیۆن کەس لێکات دەیاریەکەیان دەکرستیم کە دیکاتە سێم پڕ یاریزانترین یاری ستیم تاوەکو ئێستا لە مێژوودا و بە پێش دۆداتوی کەوتووە حالێن تەنیان لە پشت کاونتەر سترایک 2 وەکو یاری گەورە و زەبەلا بەڵام ئەمە یاریی بگومان فریچ پڵێ بەڵام ئەمەیان بە پارەیە بەوانگە فریچ پڵێ بەلوانە زیاتریش ببە بێمەسە یاریە کە لەم هەفتەیە تڕۆیەرێکی بە بڵاو کرێەوە بڕیانش لە 11 مانگ بڵاو کرێتەوە بە ناوی ئەیجنت 64 Spies Never Die یاریەکە تێکەڵەیەکی یاری گۆڵدن ئایا ئەو یاریە بەناوبانکەی جیمز بۆندی لەگەڵ یاری پرفکت دارکی کلاسیکی مایکرۆسۆفتی کە ویستی ڕیمێکی بکەنەوە لە ڕێگەی ستودیۆ ئینیشیتیڤ ئەوەی کە لەسەر مەسڕ بوو کامێرە کەسیەکەم تەقکردن بوو بەڵام کانسڵ کرا ئەمە لەسەر هەمان ستایلە بەڵام دووبارە دروست کراوەتەوە زۆر قەشەنگ و جوان و خۆش دیارە مەڵتیپلەیەریشی دەبی تاوەکو 4 کەس دەتوان بەشەی سپلیسفلین بیکەم بەڵام بە شێوی ستۆری 14 مەرحەلە پێکاتەوە 3 دیفیکڵتی هەیە بتوانین بە بەتەنیا بیکەی یاخۆ لەگەڵ تاوەکو 4 کەسی دیکە بیکەی جوان دیارە ڕاقی دیارە لەسەر تای پلاتفۆرمەکان بەردەست دەبی یاری Dragon's Dogma 2 Dark Horizon کە DLC کە لە بۆ یاری Dragon's Dogma 2 بڕیارە لە ماوەیەش نزیک بڵاو بکرێتەوە بە فەرمی ئاشاکرێکەوە نزیک دەبێتەوە لە چەند 25 کاتژمێر کۆنتێنت واتە ئەگە بێتەوە DLC بکەین جگە لەوەی Dragon's Dogma یاریش زۆر دوێژە 25 ساعتی دیکە دەبێت لە بۆ خۆت بیکەین و بڕیاریشە لە PS5 ئێکسبۆکس سیریس و PC بەردەستبی و لە هەمان کاتدا پۆرتی یاریەکە لە بۆ نینتندۆ سویچ توش هەم ئەم یاریەکە لە خۆ دەگرێت هەم DLCش لە بۆ سویچ توی بڵاو دەکرێتەوە کە تەنیا دیالزێکە دەڵێ 2 ساڵە لە بەرەمێنانە بێمە سەر دروستکەری یاری دێت سپیس گلێن سکۆلفیلد بە فەرمی ڕیتایر دەبی واتە خانەنشین دەبێت لە دوای 35 ساڵ کارکردن لە دنیا ڤیدیۆ گەیم لە ڕێگەی ڤیدیۆیەکەوە لە وێبسایتی لینکتنی خۆی بڵاوی کردوێتەوە گلێن سکۆلفیلد باسیەوەی کردووە کە لە ساڵ 1991 چۆن لەسەر یاری باربی یاری کردووە یاریی زۆر کچانەیە دواتر هاتوتە کریسل داینامیک دەستی بە دێت سپیس کردووە لە ساڵی 2008 دواتر مۆدرن وارفێر 3 کاری دەسە کردو ئەدڤانس وارفێری کار دەسە کردو وۆرڵد 2 کار دەسە کردو دواتر ستودیۆیەکی دروست کرد بە ناوی سترایکینگ دیستنس کە یاری دە کلیستۆ پرۆتۆکۆڵیان بڵاو کردن لە 2022 میهیم ئەم برادەرە چەندین جار ویستی دێت سپیسی بەشی چوارم دروست بکە بەڵام یە رازی نەبوو کارەکەش یاری دێت سپیسی ریمیک کە ساڵی بڵای کرد زۆری نەفرۆشا میهیم گلێن سکۆلفیلد ئەفێ لە بۆت سەرکەوتو بینشاڵ لە کاری داهاتوت لە بەرەو یەکێکی لە باشترینەکانی دنیای ڤیدیۆ گەیم کە توانیوێتی کاری باشمان لە بۆ بکە بێمە سەر دوا خەبەر لە هەواڵ یاریەکان پێشە بێنە سەر ئێکسبۆکسی یاری EA Sports FC 27 کە هەندێک زانیاریمان بەدەست کەوتووە کە بڕیارە لە هەفتەی داهاتوو زانیاری زیاتر بێ بە فەرمی ژیارەکە ئاشرا بکرێت ئەویان دەنگۆیە بەڵام ئەمەی دەڵێن ئەوانش دەنگۆیە بەڵام بڵی کوم بڵاوی کردێتەوە کەواتە تقریبا نیمچە فەرمیە یاریەکە بڕیارە لە 25 مانجی 2026 وەکو هەم ساڵیان ڕابردوو ڤێژنی FC 27 بڵاو بکرێتەوە ریاکسەکەی ئەمجارە 8 ڕۆژ دەبی ئەو کەسانێک کە پارێکی زیات دەدەن دەتوان 8 ڕۆژ زووتر یاریەکە بڵاو بکەن لە بۆ ئۆڵتیمەت دیشنەکان یاخود ئەو کەسانی EA Play سبسکرایبن هەرچەندە کشتێکی قۆڕە بەڵام بۆ کەسان حەزیانی ئەوکەی لۆنا پارەی زیاتر دەین زوو یاریەکە یاریەکە نرخی هەر بۆ خۆی دەمێنێتەوە $70 لەسەر چای پلاتفۆرمەکان بەڵام ڤێژنی بێکمان $100 دەبی ئەوشتانە لەسەر PS4 و ئێکسبۆکس وەنیش هەبڵاو دەکرێتەوە پێچوانەی Call of Duty کە Call of Duty ئەم ساڵ لەسەر پلەیستەیشن 4 و ئێکسبۆکس 1 ئێکسبۆکس وەنیان لە مێژ تەرکرد بەڵام لەسەر PS4 هەبڵاو ناکرێتەوە بەڵام ئەمەیان بەڵێ لەسەر PS4 و ئێکسبۆکس 1 هەر بڵاو دەکرێتەوە واتە لاست جێنی تەرک ناکەن کە پێم وانیشتی گەورە زیادکەن لە بۆنەوەی ڕابردوو تەنیا لەوانەیە لاعیبەکان و ناوی لاعیبەکان و جلوبەرگوشتیان بگۆڕن وەکو نیتندۆ کە هەم ساڵێ و بەزمەیتەکان تاوەکو ئێستا هیچ کەسێک هەڵنەبژێتەوە یاخود کەسێک ئاشا نەکراوە کە کەڤەر یاریەکەم بەڵام هەواڵ و گەیم پڵێی و تەرتیبات هۆشتانە نافتەی داهاتوو زیاتر سزای و کاتی زیاتر باسی دەکەم. بێمە سەر خەبەرەکانی ئێکسبۆکس و ID Software ئەو ستودیۆیەی کەوا لە ماوەی 10 ساڵ 3 یاری زەبەلاح و سەرکەوتووی لە ڕووی ڕێخنەگریان فرۆشێکی زۆر وەکو سەرکەوتنێکی گەورەی کۆمەرشەڵی
لە یاریەکانی 2 میلیۆن بۆ مایکرۆسۆفتی کەچی ئەو جە مایکرۆسۆفت تۆنێک کەسی لێ دەرکردن کە بەڕاستی ئەمریان نەمینێت فەشەل فیشەبەکەیە 136 کەسی لە ئایدی سۆفتوێر دەرکرد مایکرۆسۆفت کە باشترین ستودیۆی مایکرۆسۆفتیش نەبن یەکێکن لە باشنەکانی عالم ئایدی سۆفتوێر لە بەرەوەی لە ماوەی 10 ساڵ تۆ سێ یاری سەرکەوتوو بڵاوکەوە کەسی ئەو کەس لە دەربکرێت جا لەمەفتێ ڕێنگیان کەوا دەڵێن بەڕاستە 136 کەسێکیان لێ دەرکراوە کە ئەمەش کاریوان زیاتر قڕز دەکە لە کۆمپانیا بەتایبەتی کە ئەوان کۆمپانیایکی زۆر تەکنەلۆژین ئایدینە تێکی ئایدی سۆفتوێر ئەو ئینجینی کاری پێ دەکەن زۆر پێشکەوتووە لە بۆ یاری کامێری کەسی یەکەمی تاقەکەر کە پێدەوترێت دوم ئەوەی کە دروستی دەکەن زۆر نازدارە بەڵام دەڵێ کەسانی کە دەرکراون ئەو کەسان نەکە لەگەسینە واتە ئەو کەسان نەکە لە سەرەتای کۆمپانیاکە لەوێنە یاخود چەندی ساڵ لە کۆمپانیا کار دەکەن ئەزمونێکی گەورە فکرێکی عقلی کۆمپانیایان لە بەردەستە ئەوان دەکرێن دەڵێ ئێستا ستودیۆکەمان بچوک بۆتەوە بۆ ئەم دەرکردنی مایکرۆسۆفت ئێستا حالیان دەڵێ وەکو ئەوەی نەکە ساڵ 2016 یاری دومی 2016 یان بڵاو کردوەوە ستودیۆکە لە دوای دومی 2016 گەورەتر بوو دوای یاری ڕابردوو بەڵام ئێستا گسکە و کرایەوە بۆ ئەو کاتە و دەڵێ هەشتا هەر حەز دەکەن یاری وەکو کویک و دومی نوێ و ئەشتانە هەر دروست بکەن و هیواداریشم سەرکەوتوو بن و ئەمری مایکرۆسۆفتیش هەر نەمینێ تۆ بێ يعني لمايكروسوفت و ئێکسبۆکسی هیچتر نییە بەڕاستی ئێستا حالیان سۆنی شەروایە بەڵام مایکرۆسۆفت زۆر هیچە ئێ ساڵە بینیمان تانگۆ گەیمز کە خەڵاتی یاری ساڵ چەندین خەڵاتیان بەردەوە لە چەندین یاری ساڵی جیاوازی جگە لە گەیمەوە چەندی یاری ساڵی دیکەیان بەردەستینە کەسی ستودیۆکەیان داخرا ئایدی سۆفتوێر سەرکەوتی یەک لە سەرکەوتی ستودیۆکانی خۆی ستودیۆکەی داخرا دەبڵ فاین سایکۆنۆسی هەیە کە یاری ساڵی من بووە تاکە یاری کاریدی ساڵی مایکرۆسۆفت لە گەیم ئەوەرز زینەمای چەند سەرابرد و فرۆشتی نینجا فیۆری بە پارێکی زۆر کڕیان بەس ببرەوەی یاری جیاواز دروست دەکە و گوجاتی گرافیکیان هەیە فرۆشتی یعنی لە مایکرۆسۆفتی تۆ سەرکەوتوو بی یان شکست خواردبی ئەدا دەکرێت یان دەفرۆشێ یان کارمەکان دەکرێت کە بەڕاستی کۆمپانیاکی زۆر هیچە یای سەرکەوتیشیان لە بۆ ناخوازم بێمە سەر ئەلدەر سکرۆڵسی ئۆنلاین کۆمپانیاکە کە یەکێکە لەو یارانەی کە تا ئەو کوێستا مانگانە ملیۆن دلار لە بۆ ئێکسبۆکسی کۆ دەکاتەوە لە بەروی یاریی لایڤ سرویسە 213 کەسیان لێ دەرکراوە بوو لە هەفتەی ڕابرد زیاتر باسم کرد لە مەفتەی ڕانگەیان بە BBC ڕاگەیان لە مەفتەی لە بەریتانیا دەڵێن بلاین ساید دوون واتە چاوەڕێ ئەویان نەدەکرێت کارمەند لەوان دەربکرێت لە بەرەوەی جگەلەوەی خەرجی ئەلدەر سکرۆڵسی ئۆنلاین دەڵێ هەر ئەو تیمەشن کە کارە سەر ئەلدەر سکرۆڵسی نوێ دەکەن کە بەفێزدا ئێستا حالیان لەناو زێنەماکس خەریکی ئەلدەر سکرۆڵسی شەشە کە مایکرۆسۆفت بە فەرمی خۆی ڕێگەیاندەوە دەڵێ دەبی یاریەکانی وەکو ئەلدەر سکرۆڵز و فاڵاوت و ئەوانە زیاتر گرنگی پێ بدەن کاتی تو کارمەندی لەوانیش دەرکردیە fucking hell okay fucking hell fucking hell بیزاری کەش بەی دەڵێمەوە کە مایکرۆسۆفت هیچترین کۆمپانیای ڤیدیۆ گەیمە تا نەک لە ڕووی سۆفتوێریش یعنی ئێستا من ماچی بەکاردێن بەس دەوێت ڕقم لە مایکرۆسۆفت دەبێتەوە هیچترین کۆمپانیانە هیچترین یعنی نەکڕیاری خۆیان بەلاوە زۆ گرینگە کە پارێکی خیاڵیشیان لەسەر بدەکەی هە بەلایەنەوە گرنگ نییە نا کۆنسۆڵەکەشیان عن کۆنسۆڵی ئێکسبۆکس خەتای تیمی ئێکسبۆکس نییە خەتای مایکرۆسۆفت لێ من ناوی مایکرۆسۆفت دێنم ئێکسبۆکس بەدەستەوانی ئەوە دەیانێت جوانترین و باشترین ئیش لە بۆ گەیمەرانی خۆیان بکەم بەڵام مایکرۆسۆفت کۆمپانیایکی زۆر هیچە بەڕاستی قەت شتێکی باشی نەکردیان بە ویندۆزەکەشیەوە بە حیاتی شتێکی باشی نەکردی لە بۆ مرۆڤایەتی وەک کۆمەڵگەی تەکنەلۆژی بە تایبەتی قەتی شتێکی باشی نەکردیە دائما زەرەر بووە لە بۆ هەموو خەڵکی مەڵەن ژیر وەڵا ویندۆز دروست کردی ئەومان فێر کۆمپیوتەر بووینە ویندۆز تۆ پارە دەدەی پارە ئۆکەی پارەی خۆ دەدەی بە بەلاش نادەنێ واگە مایکرۆسۆفتش نەبە کەسێک هەدەی کرد بەڵام ئەوان مۆناپۆلیانە و قوڕقکاریان هەیە لە بازاڕی ئەمریکای بۆیش وا سەرکەوتونە پارێکی خیاڵیان کۆ کردێتەوە جارێ ئەو سەرۆکە هەلە بیم کە پێتان بڵێم سەرۆکەی وان سەرۆکی کۆمپانیای مایکرۆسۆفت یاخود سیۆیەکەیان زیاتر لە 95 میلیۆن دلار تەنیا بەکو موچە لەم ساڵ وەردەگری کەچی پارەی نەبوو 30 میلیۆن دلاریان نەبوو دەبڵ فاین بهێڵنەوە کە یاری کاندیدی خەڵاتی ساڵیش لە بۆ ئێکسبۆکس دروست کرد لە بەرەوەی دەڵێن پارەمانە بزانە ئەو معادلەی لێ دەڵم هیچترین کۆمپانیایە هیچ پەیوەندی بە پارە و کۆکردنەوەی داهاتشتەوە نییە تەنیا کۆمپانیایەکی هیچە پەشیمان بووین لە بڕیارانی کە پێشتر فیسمە سەر داوێتی جا بێمە سەر تۆنی هۆکس پرێسکەیتر 2 کە بەشی یەکەم و دووەم لە مەفتەی لەسەر گەیم پاسی ئاشکرا کرا دواتر لادرا مایکرۆسۆفت بە فەرمی دەڵێ هۆ کارەکە بە ئەوی دەگەڕێتەوە کە کێشەی میوزیکیان هەبووە لایسنسیان هەبووە لایسنسەکان دەبێت چارەسەر بکرێن اینجا دەیخێنە سەر گەیم پاسی واتە یاری خۆیتیان کێشەی پڵایسیە لەسەر گەیم پاسی لایەن داوە دەڵێ زیاتر چارەسەری
دەکەم دوای خبریشم لەسەر هەیلۆ کەمپین ئیڤۆڵی دەبی بەڕاستی کە بە فەرمی گۆڵدە یاریەکە گان گۆڵد واتە دیسکانی نەک بەشەی دیسک بەڵکو و یاریەکە کارەکانی تەواو کراوە لێستاوە کار لەسەر ئەپدێتی ڕقمیەکی دەکەن کاتێک یاریەکە لە 28 مانگە بڵاو دەکرێتەوە یەکەم یاری هەیلۆ لەسەر پلەیستەیشن بڵاو دەکرێتەوە هیوادارم یاری سەرکەوتوبی من حەز دەکەم بیکەم بەڕاستی بەڵام زۆر بەدا زۆر پێ ناخۆشە یارێک بکڕم کە پارەکەی دەمە مایکرۆسۆفتی بەڕاستی کۆپانیای زۆر هیچن تاش باسم کرد لە بەسە وایە ئەوکەی خۆشەویستانم ئەمەش ئەڵقی ئەمجارەی 340 ژیری بوو بینیمان GTA لەوانەیە بێتە گەورەترین شت لە عالم بڵاو کرێتەوە باسی ئەومان کرد کە کرەیتۆس هەڵەسەد کارکتەرەکەی شخصەکە و کەسێک کە ڕۆڵی کرەیتۆس دەجێڕێ دەگۆڕدرێ لەوانەیە لە ماوەیەکی نزیک بەرباری فەرمی یاری گاڕوەڕلاوفەی ببینین کە دەزانین لە مانجی 3 یاخود 4 ساڵی داهاتوو دەبێت جگە لەوەش چاوەڕوانی هەڵۆشانەوەی بڕیارەکەی پلەیستەیشنی تاوە کەسە هیچ قسەیەکی نەکردووە لەسەرەوەی کە دەسێک لە 2022 نەمێنێ چی دیکە هەیە لە یاخود کۆمنتتان چی لەسەر قسانێک کە کردم لە کۆمنت بینوسن ئازاد بنووسینی کۆمنت لایک و سابسکرایب لەبیر نەکەن تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ